دۆسیەی لاهور شێخجەنگی و 11 کەسی دیکە لە ئەندامانی بەرەیگەل بۆ وردبینی گوازرایەوە بۆ دادگای تەمیزی هەولێر. بەڵام جارێ هەر 12 کەسەکە لە سلێمانی دەمێننەوە. ئەمڕۆ بەجیا سەرۆکی نەوەی نوێ و سەرۆکی بەرەیگەل و هاوڵەکانی لە سلێمانی ڕۆژی دادگایکردنیان بوو لەبارەی دۆسیی لاهور شێخجەنگی و هاوڵەکانی. بورهان ڕەشید سەرۆکی تیمی پارێزرانی لاهوری شێخجەنگی بە 964 وت دادگای سلێمانی بڕیاری داوە دۆسیەی 12 کەس لە ڕاگیراوانی لالەزار بۆ وردبینی بگوازرێتەوە بۆ دادگای تەمیزی هەولێر. ئەو 12 کەسە لاور شێخجەنگی و پۆڵادی برای و ڕێبواری حامی حاجی غالیشی تێدایە. لەبارەی مادە یاسای تۆمەتبارەکان ئەوەی وت تەنیا کەیسی 56 کە تایبەتە بە گروپی تاوانکاری و لەسەر سکاڵای بافڵ تاڵەبانی و قووا تاڵەبانی لە سەریان تۆمارکراوە دەنێردرێتە دادگای تەمیزی هەولێر و کەیسی 406 جارێ هەر لە دادگای لێکۆڵینەوەی ئاسایشە تا ئەو کاتەی دادگای تەمیزی هەولێر وەڵام دەداتەوە. ئەو 12 کەسە هەر لە سلێمانی دەمێننەوە. هەرچی لەبارەی سەرۆکینەوەی نوێیە سەرڕای تەواوکردنی وادەی زیندانیکردنی لەو تاوانەی پێیس زادرا بوو کە هەڕەشەکردن بوو مانەوەی شاسوار عەبدوڵواحید لە زیندان لەسەر سکاڵای چەند خاوەن پشکێک درێژ کرایەوە و دادگای سلێمانی بە کەفالەت ئازادکردنی ڕەت کردەوە.